کاک عەباس ئەتوش هەتا ئێستاکە لەگە زاواکات هیچ پێ نەکرا پارەکە لێ وەرنەگرتەوە کوڕە کاکە چ نەما لەگەری نەکەم یەک فلسی نییە بەس ئەوەی مانەوەی نییە ئەم فکرم لەو بابەتەی نەکردیتەوە پلانە چی جەهەنەمیم دانایە چت دانایە ماشاڵڵا کچە جوانەکەم برسی چەند جوانە چەند ناسکە کچێم خۆ برسیت نییە نابارزۆکە ژیانە دەزانم بەخوای کچم ئەمیش ڕازی نیمە لەوە ژیانەی ئینشاڵڵا کاتیە باشە خۆی ئاگار لێ وەزعم کووە بابا حەزم لێرە نیە حەزم لێ بم بێکم دا کچێ خۆم داکت ئەمای ناوێ بابا دەبگوڕنەوەکەم نیە هەتا پارەکە دەمە خاڵت لێ ناگەڕ بێتەوە ستا وازە وشتانە بینە ئەوە حەد دەبیتن هەستە کچێک و بابل بەمە مەکتەبێ باشە دەڕێی دیاریشی زۆر زۆر جوان تۆ دەکڕم باشە ئەوە دەستە خۆ بینە ئەگەر لە خۆبی تەوا بابڕێ دەست جوانەکەم سەردار تەلەفۆنم لۆ کاروانی برای زاوام کرد خەریکە ئێستا دێتە ئێرە ئێستا دێت السلام عليكم. فەرمو ئەوە هات ئەوە هات سەلام كاغا باز بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ عزيزي سواستك کاروان جۆ لە مەڕابرە با یەکسەر بچین ناو باڵەتەکەی فرمو كاكسر بە خۆت دەزانی برای تو لە چ ڕۆژاچی دایا و لە چ کەلاوەچی دەچی انا والله قدرني هم بما ناخذ بە قورئان سەید تەنگاوکەی ناستەوە کەلاوەی والله راست ئەوزە دەوی بیرەوەی بکەینەوە برادر ڕزگاری بیرە وەزایی إيه كاكا دمزانا ده حلت شبينا والله يا متسان فكري لي ذاك ما يتسن بمن شبدانا ئەم شتەکەم بەبێشی دادیە سي كاغا باز کاکە سەد دەستگای خێرخوازی هەیە لەو شارەی ئامادەن هاوکاری برات بکەن يا باشا كزنا راسي كاغا باز خو باش ئەمن یەکەچیان دەناسم تەلەفۆنی لەگە دەکەم بە کامێرەوە بچنن مالی براکە إيه ئێ کاکە دەبە ئەوانش لە پێش کامێرەی هەندێک بنووسێنەوە بگیرێن و داوای یارمەتی لەو خەڵکەی بن ئەو زەکاوە ئەو کاتی دەزانی لەو شارێ چ خێرخوازەکەیە وەڵڵای غەرقی دەکەن لە سەپارەی ئەو کاتیش کاکسەدا پارەی مەش دەدرێتەوە ئەمەش ئیسراحەت دەکەین براکەشی ئیسراحەت دەکا و والله فكرك زور جوانا بزعم اللي يكشتي ترسم لە چ بە یارمەتی خۆتە ئەم تەلەفۆنەش زرورم هەیە ئەگەر بڕۆ کاکسەدا بڕۆ فرمو كاكسر لە چ دەترسی لا تسترسم والله بقران صبر روناكم سليمي برام بوي رازي بي ئەو قسەی نەکەی ها ئەو کابرایەتی چۆ دەرێ ئەوە شیریکی منە لەو کۆمپانیا هەی 115 مایە هەموو ڕۆژێ مێشتی خواردیمە پارەی بینە خەریکە و 115شم لێ دەسی كورا كاكا باس خو مش حيام بيوت وخو بيم خوشني لو وضعي هر حيام بيوت يوم بيم درن كاكا براد لك لاوي كتيا لۆ من حیان پێوە نەچووە لە شەرمێ دەکەم تەماشای خەرچیش بکەم دەڵێم بڕۆ زاوا دەرچێن کەتیە جۆب دێ لە بۆی هۆرێکمان لە وەزعی قورتارمان بی دەبی ئەو ڕۆپێکەوە بە کامێرەوە بچینە مالی برایەکەت طول باش ترين فكريا زۆر باشە ئەمن ئێستا پەیوەندی پێوە دەکەم دلوك باش باش مامۆستا ئێستا تەمەشا و کامیرەی دەکەین دەڵێ داکم بەجێ هێشتینە وەزعمان خراپە نان نییە بیخۆین بابن لەبەرەوەی فەقیرە داکم بەجێ هێشتیە باشە ئێستا چ دەڵێی تەمەشا و کامیرەیەکە باشە تێگەیشتی کچم بابا ئەم شەر دەکەم ئەو قسانەکەم دواتەوە بەکاری مەکتەبە قەشمەری پێ دەکەم عەباس ئێستا ناوی بۆ نوعی زەلیل بکرێت مش کەرامەتم هەیە عەزەت نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم كاكا لبو دانوي قردا كان بيست عندك دام بخوتا بقري کاکە قەرد بۆ نوعی نادرێتەوە ڕاوەستە سەلیم ئەمن ئەو ئیشەی دەکەم لۆ بەرژەوەنی تو ئەو ئیشەی دەکەم لە بۆی لەو ژیانە سەخت و دژوارە ڕزگار بکەم تخواوە ژیانە تو تێدای ئیشی خۆت کە برام ئیشی خۆت بکە ايش خوت كات ئۆکەی زۆر زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئازیزان ئێستا ئێمە لە ماڵێک داین ئەو ماڵە پێویستیان بە هاوکاری هەیە ماڵێکن کە زیاتر لە چەندین مانگە بێپاران نان نییە لە ماڵەکەیان بیخۆن تەنها باوک و کچێکن ئەو کچە جوانەیە ئەوەی دەیبینن و پێویستیان بە هاوکاریە و دایکی جێیان هێشتووە هیوادارم ئەوەی کە هاوکاری دەکات لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی خوارەوە پەیوەندیمان پێوە بکات و هاوکاری خۆیان بگەێنن کچە جوان تۆش چیت هەیە بۆ کامێراکە بیڵێیت سوپاست دەکەین بەسە دەرەوە كاكا دەرەوە كاكا دەرەوە لێگەڕێ هەمووتانەوە دەرێ وای لێ هات قبول ناکەم دەکەین کاکە عەزەت نەفسم هەیە ئەوەی قبول ناکەم کاک عەباس دەرەوە ئەوە دەڕۆی سەلیم دەرەوە بەس وەڵڵاهی بیلابەتی لاهی ئەو شەش دەفتەرە دینار
لە چاوت دەردێنم قەت لێت خۆش ناکەم ڕوودەری ئەوە مە ڕۆژ کامێرەکەی هەڵگرەکە هەڵگرە